سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەک فێرخوازانی زمانی ئەڵمانی بە زمانی شیرینی کوردی. ئازیزان، لەم وانەیەدا هاتمەوە خزمەتتان، وانەیەکی زۆر بە سوود و گرنگ بە هیوای ئەوەی بتوانم سوودێک بە ئێوەی خۆشەویست بگەێنم. ئازیزان، لەم وانەیەدا باسی فەرمانێک ئەەکەم، ئەویش فەرمانی لاسن کە فەرمانێکە لە زمانی ئەڵمانیدا زۆر بەکار دێت وایە لە ڕستەشدا چەندین مانای هەیە. وەیە بەڕێزانم وانەیە زۆر گرنگە بۆ ئەو کەسانی ئەیانەوێت بە تەواوی لە موشەیە تێبگەن و زۆر کەس هەن زۆر جار گویان لە موشەیە ئەبێت بەڵام نازان مانای تەواوی چییە. بۆیە من لەم وانەیەدا بە جوانی بۆتان ڕوون ئەەکەمەوە بەو هیوایی بتوانم سوودێک بە ئێوە بگەێنم. ئازیزان، لە زمانی کوردیدا لاسن بە مانای جێهێشتن دێت، لاسن، بەڵام لە ڕستەدا مانای جۆراوجۆری هەیە و ئەکەوێتە سەر ڕستەکان. من لێرەدا باسی ئەو حاڵەتانتان بۆ ئەەکەم و ماناکانێ. لاسن لە زمانی کوردیدا خۆشەویستان بە مانای جێهێشتن دێت. لاسن نمونە kann ich mein Handy hier lassen؟ بە دڵنیایەوە وشەکە ڕستەکە ڕستەیەکی پرسیاریە، فەرمان لە پێشەوەی بەڕێزان کان لە کۆنەوە هاتووە. kann ich mein Handy hier lassen؟ ئەتوانم تەلەفۆنەکەم لێرە بەجێبهێڵم؟ پرسیارەکەین لە مارکێتێک یان لای کەسێک لە شتێک ئەتوانم تەلەفۆنەکەم لێرە بەجێبهێڵم، یان جانتاکەم یان هەر شتێکی تر. kann ich نمونە meine Tasche hier lassen؟ ئەتوانم جانتاکەم لێرە بەجێبهێڵم. بەڕێزان لێرەدا نمونەیەکی تر، ich habe mein Handy hier gelassen؟ من تەلەفۆنەکەم لێرە بەجێهێشت، دەمی ڕابردوو من تەلەفۆنەکەم لێرە بەجێهێشت. ئازیزان سەیریکەن، زۆر ئاسانە. وەک گوتمان، ich kann kann ich mein Handy hier lassen؟ ئەتوانم تەلەفۆنەکەم لێرە بەجێبهێڵم، ئەتوانم تەلەفۆنەکەم لێرە بەجێبهێڵم. ich habe mein Handy hier gelassen؟ من تەلەفۆنەکەم لێرە بەجێهێشت. بەڕێزان، مانایەکی تری وشەی لاسن لێرەدا بەڕێزان لاسن بۆ کارێک دێت، بۆ شتێک بکرێت بەڵام خۆمان نەیکەین، بەڵکو لە ڕێگەی کەسێکی ترەوە ئەنجام بدرێت. لەوانە کەسێک بڕات قژی چاکات، سەری چاک بکات، مەسەلەن ئۆتۆمبیلەکەی چاک بکاتەوە یان هەر شتێکی تر لە ڕێگەی کەسێکی ترەوە بۆی ئەنجام بدرێت. لەم کاتەدا بەم شێوە بەکاری دێنین. ich lasse meine Haare schneiden؟ من قژم چاک دەکەم. بەڕێزان، من قژم یان سەرم چاک دەکەم، بەڵام خۆم نا، بەڵکو لە ڕێگەی کەسێکی ترەوە لە ڕێگەی سەرتاشەوە لە حەلاق بۆم چاک ئەکرێ. ich habe meine Haare schneiden lassen؟ من قژم چاک کرد یان سەرم چاک کرد. سەیرکەن بەڕێزان، زۆر ئاسانە. ich lasse meine Haare schneiden؟ من قژم چاک دەکەم، سەرم چاک دەکەم، خۆم نا، بەڵکو لە ڕێگەی کەسێکی ترەوە لە ڕێگەی سەرتاش یان حەلاقەوە. ich habe meine Haare schneiden lassen؟ من قژم چاک کرد، من سەرم چاک کرد. خۆشەویستان، لاسن لێرەدا بە مانای بۆ مۆڵەتدان، ڕێگەدان بە کەسێک کارێک بکا. بەڕێزان، نمونە تۆ بوار بە مناڵەکەت ئەدەی، ڕێگە بە مناڵەکەت ئەدەی، مۆڵەتی مناڵەکەت ئەدەی کارێک بکا یان ڕێگەی لێ ئەگری کە کارێک بکات. سەیری ڕستەکان بکەن بۆ زیاتر تێگەشتن. خۆشەویستان، ich lasse mein Kind nicht fernsehen؟ بەڕێزان سەیرکەن، ich lasse mein Kind nicht fernsehen بە مانای من ناهێڵم منداڵەکەم سەیری تەلەڤیزیۆن بکات، من مۆڵەتی منداڵەکەم نادەم سەیری تەلەڤیزیۆن بکات. نمونە شەوان پێش خەوتن مناڵەکەت ئەیەوێت سەیری تەلەڤیزیۆن بکات،
تۆش بوار نادەی مناڵەکە سەیری تەلەڤیزیۆن بکات و ئەتەوێت بڕاتە جێگا بخەوێت یان دەرسی مەکتەبی هەیە یان ئەبێ فێر بێت بخوێنێت تۆ بوار نادەی مناڵەکەت سەیری تەلەڤیزیۆن بکات ئیش لاسە مانکیند نیشت فێرنزیێن من ناهێڵم منداڵەکەم سەیری تەلەڤیزیۆن بکات یان بەڕێزان لێرەدا ئیش هابە مانکیند نیشت فێرنزیێن لاسن دەمی ڕابردوو من نەمهێشت منداڵەکەم سەیری تەلەڤیزیۆن بکات من بوارم نەدا منداڵەکەم سەیری تەلەڤیزیۆن بکات مەجالیم نەدا سەیری تەلەڤیزیۆن بکات خۆشەویستان سەیریکەن زۆر ئاسانە بە شێوەیەکی زۆر جوان بۆم داناون و ڕوونم کردوێتەوە مانایەکی تر لێرەدا خۆشەویستان لاسن لێرەدا لاسن بۆ هێشتن داوای شتێککردن تکاکردن لە کەسێک کە بهێڵێک شتێک بکەین نمونە لاست ئونسگێن بهێڵن بڕۆین نمونە ئەمانەیە بڕۆین بۆ شوێنێک بەڵام چەند کەسێک یان هاوڕێکانمان دوا ئەکەون بەڵام ئێمە داوایان لێەکەن بهێڵن با ئێمە بڕۆین کات درەنگە ئەڵێن تکایە با بڕۆین تکایە بهێڵن با بڕۆین لاست ئونسگێن بەمانای بهێڵن بڕۆین خۆشەویستان مانایەکی تری لاسن بەمانای بواردان ممکنە شتێک ببێ ئەکرێت شتێک ببێ ممکنە ئەم شتە ببێت و ڕووبدات نمونە خۆشەویستان viele Krankheiten lassen sich heilen viele Krankheiten lassen sich heilen viele Krankheiten lassen sich heilen زۆر نەخۆشین چارەسەر دەبن زۆر نەخۆشین چارەسەریان هەیە زۆر نەخۆشین عیلاجیان هەیە چارەسەریان هەیە چارەسەر دەبن viele Krankheiten lassen sich heilen زۆر نەخۆشین چارەسەر دەبن بوار ئەدەن چارەسەر بن چارەسەریان هەیە sie haben sich heilen lassen یان die Krankheiten haben sich heilen lassen بەمانای نەخۆشینەکان لێرەدا زی بەڕێزان لێرەدا زی مەبەست لە Krankheiten چەند نەخۆشینەکە مەسەلەن sie haben sich heilen lassen نەخۆشینەکان چارەسەر بوون چارەسەر کران بەمانای ئەو نەخۆشینانە چارەسەر دەبن sie haben sich heilen lassen نەخۆشینەکان چارەسەر بوون یان چارەسەر کران خۆشەویستان لێرەدا لاسن بەمانای وازهێنان لە شتێک تەرککردن دێت بەڵام بەڕێزان لێرەدا نمونە viele Leute können das Rauchen nicht lassen زۆر کەس ناتوان واز لە جگەرە بێنن خۆشەویستان بەڵام زیاتر لە زمانی ئەڵمانیدا بۆ مەسەلەن جگەرەی تەرککردن وازهێنان لە جگەرە کێشان ئەو فوێرن بەکارێنن ئەو فوێرن ئەم شێوەیە من زیاتر بۆیە دامناوە بە تەواوی لە مانای لاسن تێبگەن بۆیە دامناوە viele Leute können das Rauchen nicht lassen زۆر کەس ناتوان واز لە جگەرە بێنن بەڕێزان ئەم دەستەواژەی لاسن لێرەدا بۆ وازهێنان لە جگەرە کێشان تەرکردن زۆر بە شێوەیەکی کەم بەکاردێت هەڵە نییە بەڵام خۆشەویستان زیاتر mit Rauchen aufhören aufhören زیاتر بەکارێت بۆ وازهێنان و تەرکردن لە جگەرە لێرەدا ڕابردووەکەشم بۆ داناون یا هات das Rauchen nicht gelassen ئەو وازی لە جگەرە نەهێنا تەرکی نەکرد بەڵام وەک وتم ئازیزان بە شێوەیەکی زۆر کەم بۆ جگەرە کێشان بۆ وازهێنان لە جگەرە لاسن بەکاردێت بەڵکو aufhören بەکاردێت بۆ وازهێنان یان تەرکردنی جگەرە لێرەشدا لاسن مانایەکی تری هۆکاری شتێکە بەڕێزان سەیرکەن لێرەدا das schlechte Wetter ließ sie depressiv werden کەشوهەوای خراپ تووشی خەمۆکی دەکات کەشوهەوای
خراپ هۆکارێکە تووشی خەمۆکی ببێ. مەبەستی ئەوە کەسێک ڕەگەزی مێرزی ژنێک کچێک کەشوهوای خراپ هۆکارێکە بۆتە هۆی ئەوەی تووشی خەمۆکی بکە، باری دەرونی تێک بچێ و تووشی نەخۆشی بێت. بەڕێزان ئەیبینن فەرمانی لاسن کە زۆر کەس پرسیاریان کردووە یان زۆر کەس کێشیان هەبووە لەگەڵی. هیوادارم لەم ڤیددیۆیەدا توانی بێتم بە شێوەیەکی جوان بۆتان ڕوون بکەمەوە تا ڤیددیۆیەکی تر بەڕێزانم